ئێمە یەکەم هەنگاومان نا یەکەم هەنگاو بە دەیان مناڵی بێباوکی ئەزیز و خۆشەویست مناڵی نازدار و جوان مناڵێک کە سێبەری باوکیان لەسەر لاچووە ئەمڕۆ لەم مۆڵە بە دڵی خۆیان جلوبەرگی جەژنیان هەڵگرت بە دڵی خۆیان پێڵاو و کالەی جوانیان هەڵگرت وەکو هەر مناڵێکی تری کۆڵان چۆن باوکی ئەچێ دەسێ جلی جوان و شایستەی بۆ ئەکڕێ هەوڵماندا ئەو فەراغە بە هەمومان پڕکەینەوە سپاس بۆخوا بۆ ئەوەی ئێمە یەکەم هەنگاو بنین کۆمەڵێک پیاوی بەڕێز کۆمەڵێک خوشکی بەڕێز کۆمەڵێک کەسایەتی بەڕێز پشتیوانیان کردین سەپۆرتیان کردین تا بچین جلوبەرگی جەژن بۆ ئەو مناڵە نازدارە جوانانە بکڕین کە چاوەڕی دەستێکی میهرەبانن تا خزمەتیان بکاو تا بتوانێ فەراغی بێ باوکیان بۆ پڕکاتەوە هەرچەند هەرگیز فەراغی بێ باوکی پڕ نابێتەوە مەگەر بتوانین وەکو باوکێکی معنەوی وەکو مرتاحکردنی ڕۆحی خۆمان خزمەتێک بۆ نازدارانە بکەین بۆ درێژەدان بە هەنگاوەکانی ترمان بۆ ئەوەی هەنگاوی یەکەم ببێ بە هەنگاوی دووەم هەنگاوی دووەم ببێ بە هەنگاوی سێم پێویستمان بەوەیە ئێوەی بەڕێزیش پێکەوە بتوانین بۆ ئەو سەدان مناڵە بێ باوکەی کە ئێستا چاوەڕێن و جلوبەرگی جەژنیان نییە جووتێک کالی جوان و شایستیان نییە خۆیان شەرمەکەن بچنە کۆڵان لە کاتی جەژنا چونکە جلوبەرگەکانیان وەکو مناڵەکانی تر نییە بۆیە پێویستە هەمومان پێکەوە ئەم فەراغە پڕکەینەوە هەمومان پێکەوە ئەم پرۆژە جوانە سەر بخەین الحەمدوللا ئەمڕۆ ئێمە بەدەیان مناڵ لە ڕێگەی چەند خێرخوازێکەوە پۆشتەمان کردنەوە و دڵنیایشین لەوەی مناڵەکان جلوبەرگەکانیان بە شەوانە سەیرەکەن و چاوەڕێن جەژن بێت و بیپۆشن و بە دڵخۆشی بگەڕێن و چکلێت کۆکەنەوە بەڵام ئەوەی کەماوە سەدان مناڵی تری بێباوکی نازدارە سەدان مناڵی تری ئەزیزە سەدان مناڵی ترە کە فەراغی بێباوکی کاریگەری گەوری لەسەر دروست کردو بۆ ئەوەی ئەو فەرقی ڕۆحی پڕکەینەوە چ لە ڕوانگەی دینەوە بێ با بە ئەرکی دینی خۆمان هەستین چ لە ڕوانگەی ئەخلاقی و ئینسانیەوە بێ با بە ئەرکە ئینسانەکەمان هەستین پێکەوە بتوانین جلوبەرگی جەژن و پێویستی جەژنیان بۆ دابین و کەین و بۆ ئەوەی پرۆژەکە زیاتر بەردەوام بێ پێویستمان بە هیمەتی تۆی بەڕێزە پێویستمان بە تۆیە تا بتوانی جلوبەرگ بۆ مناڵێکی باوکی هەژار دابین بکەیت پێویستمان بە تۆیە ڕۆح ئاسوودە بکەیت پێویستمان بەوەیە بتوانیم بە ئەرکە ئینسانی و ئاینەکەت هەڵدەستیت و دەستی هیمەتە درێژ بکەیت و هاوکاری ئەو مناڵە بێ باوکە نازدارانە بکەیت کە چاوەڕێن لەم پرۆژە جوانە بێبەش نەبن و بێن بە دڵی خۆیان لەناو ئەم مۆڵەیە باشترین جلوبەرگەکان و پێڵاو و پێویستیەکانی جەژنیان هەڵبگرن و وەک هەر مناڵێکی تر کە باوکی پێویستەکان و فەراغەکانی بۆ پڕکاتەوە ئەمانیش بەبێ فەراغ و بەبێ چۆڵی لە هەبوونی جلوبەرگ و پێویستیەکان کاری خۆیان بەڕێ بکەن و جەژنێکی خۆش و شادی بەڕێ بکەن. السلام عليكم من ناوم لیا زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە بەدڵی خۆمان کەلوپەلی جەژنیان بۆ ئامادە کردوین خودای گەورە خێریان بنووسێەوە لە مانگی ڕەمەزانە زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە منیان ئەمڕۆ دڵخۆش کرد جلی جەژنیان بۆ کڕیم خودای گەورە خێریان بنووسێ بە ڕاستی من زۆر دڵخۆش بووم ئەمڕۆ کە جلوبەرگی جەژنم کڕی زۆر سپاسی ئەو کەسانە ئەەکەم کە پارەکان داوە بە دەستگای خێرخوازی بەخشین و زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینیشەکە و داواکارم لەو کەسانەی کە پارەی ئەم جلوبەرگوشتانیان پێوەکو ئێستا هاوڵاتیەکی وەکم و من وەکو منیان دڵخۆش کردووە و جلی جەژنیان بۆ کڕیم هیواخوازم بە مانگی ڕەمەزانە چەندین مناڵی کەش وەکو من دڵخۆش بکەن. زەکات و هاوکارانەی کە دەدێنە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین وەکو دەستێکی ئەمین دەیگەنێتە دەست ئەو کەسانەی پێویستیان کاکە سەلام عەلەیکوم.
باشی برای ژیان سەلامەت بێخوا باشە سەلامەت بیاخوا یارێکێتر لە کارە جوانەکانی دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی شەمشەماڵ کە هاوکاریکردنی ژینگە پارێزانە کە ئەم وڵات و ئەم شارە بە ژینگە پارێزانەوە جوانە وا گەرەمان نەبێت دیارە ڕنگ و ڕوخساری شار ناشرین نەبێ و ئێمە دەستخۆشییان لێکەین سوپاسیانەکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان این هاوکاریمان بۆ بەشێک لە ژینگە پارێزان هێناوە خۆی گەورە شەڵا بیکاتەمای خێر بۆ تو جێگای خێر شتێکت بۆ بگرێتەوە برای بەڕێزم سپاس و دەستخۆشیم بۆ دەستگای خێرخوازی بەخشین لەم مانگە پیرۆزەدا هاوکاری کردین بەڕاستی مرۆڤ و ژینگە پارێزی کۆمپانیای ئانزۆ زۆر پێویستم بەم هاوکاریە بوو چونکو دەتوانم لە بۆشایەکی ژیانمی پێ بڕکەمەوە لەلایە قەرزاری و لەلایەکان ناڕەحەتی ژیان بەڕاستی دەستخۆشیان لێکەم خێرخوازان بەڕاستی ئەو هاوکاری شتانەی ئەو زەکات و هاوکارانەی کە دەدێنە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین وەکو دەستێکی ئەمین دەیگەنێتە دەست ئەو کەسانەی پێویستیانە خی گەرە جەزایان باتەوە و خی گەرە بەرەکەت بکاتە ماڵ و سامانیانەوە خی گەرە لیان ڕازی بێت بەڕاستی هیچ شتێک لای خی گەرە نابێت خی گەرە جەزایان بێتە خی گەر لیان ڕازی بێ وەکو مانگی پیرۆزی ڕەمەزان کاتێکە خەڵک زیاتر ڕوو لە خێر و خێراتێکە چی تێ بۆ خێرخوازان تا خێرەکانیان بێنە دەستگای بەخشین و لێ ئێمە خەڵکانی وەک ئێوەی هەژار و کەم دەرامەت بەسەرکەینەوە داوا لە خێرخوازانەکەم هاوکاری و زەکاتەکانیان بدەن دەستگای خێرخوازی بەخشین چونکو کۆمەڵێک کەس لە ژینگە پارێزە و لە نەخۆش و لە کرێچی و کۆمەڵە کەسە پێویستیان بۆ هاوکاریە کە وەری بگرن مانگی ڕەمەزان بەڕاستی مانگێکە مانگی بەرەکەتە مانگێکە ڕەحم و بەزەیی خی گەورە دابەزێت و بەڕاستی خەڵکی پێویستیان بۆ هەجۆر هاوکاریانێ و داوای لێ یەکەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەین